ئەمڕۆ 69 ساڵ تێپەڕدەبێت بەسەر لە سێدارەدان و شەهیدبوونی محەممەد قودسی، عزت عەبدولعەزیز، مستەفا خۆشناو و خێرڵڵا عەبدولکەریم، هەر چوار ئەفسەری کۆماری مەهاباد لە سەردەستی جەلادەکانی ساڵح جەبری سەرۆکی حکوومەتی عێراق لە ساڵی 1940 دا. دوای ڕاگەاندنی کۆماری مەهاباد لەلایەن پێشەوە قازی محەممەد و دروستکردنی کۆماری کوردستان لە خۆڕەڵاتی کوردستان، حکوومەتی ئەو سەردەمەی ئێران بە سەرکردایەتی قەوامل سەڵتەنەی سەرۆک وەزیران بۆ ڕوبەڕووبوونەوە و لەناوبردننی ئەو کۆمارە کوردیە لەگەڵ سەرکردەکانی یەکێتی سۆڤیەتدا ڕێکەوتن. لە بەرامبەردا ئێرانیەکان دەرگای پشکنینی کانەنەوتەکانیان بۆ سۆڤیەت خستە سەرپشت. هاوکات حکوومەتەکەی قەوامل سەڵتەنە داوای لە جۆزێف ستالین کرد هێزەکانی خۆی لە باکوور و خۆر ئاوای ئێران بکشێنێتەوە، ئەویش داواکەی قبول کرد. دوابەدوای ئەوەش هێزەکانی سوپای ئێران لە 8 دوانزەی ساڵی 1946 بە شێوەیەکی دڕندانە بە پاڵپشتی فڕۆکە و تانک و تۆپ هێرشان کردە سەر کوردستان و ئازەربایجان. دوای کوشتن و تاڵانکردنی ماڵی هاوڵاتیان، مەهابادی پایتەخت داگیرکرا و سەرکردەکانیان دەستگیر کرد. لە ڕۆژی 30 ئازاری ساڵی 1940 پێشەوە قازی محەممەد ژمارێک لە سەرکردەکانی کۆماری کوردستان لە چوارڕێیانی چوارچرا لە سێدارەدران. دوابەدوای ڕووخانی کۆماری کوردستان هەریەک لە محەممەد قودسی و عزت عەبدولعەزیز و مستەفا خۆشناو و خێرڵڵا عەبدولکەریم کە چوار ئەفسەر و پلەداری حکوومەتی عێراق بوون، پێش دامەزراندنی کۆماری کوردستان و لەگەڵ ڕاگەاندنی کۆمارەکەدا خۆیان گەاندبووە مەهاباد بۆ خزمەتکردن بە شۆڕشی کورد و کرابوون بە فەرماندا لە سوپای کۆماری کوردستان. بە چەند بەڵێنێکی حکوومەتەکەی ساڵح جەبری سەرۆکی حکوومەتی عێراق لە ساڵی 1940 گەڕانەوە بۆ عێراق. لەگەڵ گەیشتنەوەیان بۆ ناو خاکی عێراق دەستگیر کران و ڕەوانەی دادگای سەربازی کران. لە بەرەبەیانی ڕۆژی 18 شەشی ساڵی 1940 دیشدا بە فەرمانی دادگای سەربازی عێراق بڕیاری لە سێدارەدانیان بۆ دەرکرا. دوای بڵاوبوونەوەی هەواڵی لە سێدارەدانی ئەو چوار ئەفسەری سوپای کۆماری کوردستان لە شاری سلەیمانی بە سەرپەرشتی مامۆستای ئیبراهیم ئەحمەد، کەسانی ڕۆشنبیر و چالاکوان و پارێزەر و خوێندکاران خۆپشاندانیان دەست پێ کرد و خۆپشاندەران لەبەر دەرکی سەراوە بەرەو ماڵی متەسەڕیف بە هوتاف کێشان دژی حکوومەتەکەی ساڵح جەبر بەڕێکەوتن و داوایان کرد کە فەرمانەکە جێبەجێ نەکرێ. بەڵام حکوومەت داواکەی خۆپشاندەرانی پشتگوێ خست و لە بەرەبەیانی ڕۆژی 19 شەشی ساڵی 1940 حکوومەتی ساڵح جەبر تاوانەکەی جێبەجێ کرد دوای ئیجراءاتی ڕەسمی کەژاوەی شەهیدان بەرەو کوردستان بەڕێکرا. دەربارەی ئەو ڕۆژە سەرۆک مامجەلال دەڵێ هەواڵی تێکۆشەرمان عومەر مستەفا کە ئەو دەما خوێندکار بوو لە کۆلێژی حقوق، ئەو بوو کە تەرمەکانی وەرگرتەوە و بەرەو کوردستان لەگەڵیاندا بەڕێکەوت. تەرمی شەهید عزت عەبدولعەزیز برا بۆ ئامێدی، تەرمی شەهید خێرڵڵا عەبدولکەریم بۆ هەولێر برا، تەرمی هەردوو شەهید مستەفا خۆشناو و محەممەد قودسی بۆ سلەیمانی هێنرانەوە.